بله تماشاوان جا لیجنا پیوندین در ویا کنگرس امریکا بو صبارتی روشا سوری بگمان کمک کنگرس مانان و کسات دیاری امریکا کو پیشتر سیاست مدار مل روشالات ناوین لور میوان کربون و آغوین همو هفترین بول سرهنده که حکومت نهای شامی بسروکاتیا احمد شار تندو تیجه گروپین چکدار نوی تندن تندراون تندو تیجه لهم بر پیکاتین سوریا دیکم تایبتی درزیان علویان و کردان حتی هنگ تبیدگی جهات نشاندن چا شربانه که کردیاجن بگمان سفکاتی پیتی تکرین همو سرهنده اف نارین بونا کو او تندو تیجه لهم بر پیکاتن تکرین جه آریا حکومت سوریه و جه قبول کردنینه پیوست جواکان دولتی امریکا جهالبته لدرویه که هولن جدیه با کو سوریا جبو همو پیکاتنی با طبوغرافيا سوريا جغرافيا سوريا ديموغرافيا سوريا هم بيت البرشاف جرتن هالبتا واجه سرنجبويه جون ويلسون اكش كونغرسمان ديارن امريكايه پس نارول سروج مسعود بارزاني كر جبوكو لدفر رولكي باش ديگر جبو چاره سركن ناراوشو كيم كرنا است تونديه وهفدم بحث رول بباندور يسروك حكومه ريما كردستان مسرور بازاني جيكر ادي اف روندشنا بردامه بگمان د چارچوبه روندشنا دا بگمان تشتين نوتنا جورب تايبتي جي كما قلت هر همو هفنارين لسرند غروب شاسوري روشكن بنجيه لهم بر كردان تندو تجي تكرن ودا قازيت كان كوري كفنا حسدي دجال حكومات الشامي بكيفية تواري براكتيكي دا بحث رول تركي جي كرن قلت بيتر هر ولاتك رول تركي لسوريا جالك بباندوره اري تماشا بانجا ايدي هر دچارچو به وره کفنه دا گوره کفنا بیستو نهی مهادر بازبویه نبرا حسدی و حکومت شامی البته هات که واجو کرن رکفتن کفکت قناغه پراکتیکه دا قناغه جیبجی کرنه دا تایبتی دواره سربازی دا دواره شواز اداره کرنا دورین باکور و شالات سوری تایبتی روش عوای کردستان یا کرن بحث حسه که بکن حتی دواره پترول دا دواره بالا فرخانان في دولت قامش لو درزین کن سنوری شواز اداره کرنا روشا هندورین شواز برقرار کرنا امنیت در بازبونا هند هزین آسایشا انکو هزین امنیین سوری جبو حسه که جبو قامش لو نهاجیک پروسه که اف پروسه جهر دچارچوبه وره کفنه دایه هزین حسده بو هند جهند دستنشان کری لدردورين حسكي تينا باغواستن بروسيسا باغواستني دس بكريه لغور هفكاري من اكرم صالن وشجهاني مال حسكي قوتي وهذا مرتشا عربيه سوريجي همو بيچنا الدربي سنوري حسكي جغرافيا كردان لسوريا او ويل دير زوري بهنا بنجي كرن بحث روشا كوباني جاي البته كوباني جاي كش فان برسانه كش دكيفيتا تشارچو ويرا كيفني دا وفان نقاش گرموگور كو بساعات انا بيگمان بردام ديك البته تخواستن كل حسكي فرقاي بيتا بيكينان تشارچو في فرقاي دا سيلي واين تايبتين حسد ابن بين بيكينان وهفدم تشارچو في فرقاي حلبة لكوبا نيجي لواي تايبت بحسد بيتا بيكينان تشارچو في فرقاي حلبة كو بيگمان كوباني گریدای پارێزگا حەلەبەیە هەرچا بەن هاد وارێ پراکتیکی دارە کەفنێ دەست پێکردیە ئیدی هەسەدێ دەدیت پێشتر گرتە ڤیدیۆ کۆمە هەبوویە ئیدی هێزین خۆ بەدکشینە هەرچا بە ڕەوشەکە بڤی ئاوای هەیە برێس زیاد ئەبوڵەتیف ئەندامێ پەرلەمانی کەنەدا لە باژارێ ئۆتاوا لە کەنەدا میێوانێمەیە دەماتە باش بە برێس زیاد ئیدیەکەر ئەم vê ڕەوشانوکەی دەست پێ بکەین لە کۆنگرێسی ئەمریکا لیژنا پەیوەندیên derve گۆداریya کۆنگرێسمان هاتکەت هەر هەموو هەفنەرینن كل سوريا دشارچوبه دا سلاطانو دا حقارت تندو تجيل در حقي بيكاتن سوري تتكرن دوی چاد بینی گل لفتاشان پیامک جدیه و هیچ برهمه که هبه ئێمە زۆر نیگەرانین لەبارەی ئەو کردەوانەی ئەنجام دراون و بەو شێوەیە کە حکوومەت مامەڵە لەگەڵ ئەو دۆخەی سووریا دەکات پاراستنی پێکهاتەکانی سووریا بوونی نەبووە بۆیە ئەمە وای کردووە ئەو وڵاتە دابەش بێت بەرەو چەند ئاراستەیەک بڕوات نیگەرانیەکە ئەوەی لە ساڵی ڕابردوو چی ڕووی داوە لە ڕووی هێرشی سەر پێکهاتەی عەرەبی و دروز و دواتریش سەر پێکهاتەی کورد جێگەی نیگەرانیە حکوومەت بەڕاستی بە شێوەیەکی ڕێک و پێک قسەکانی خۆی جێبەجێ ناکات ئەوان بە جوانی قسە دەکەن بەڵام کردەوەکە ڕێک پێچەوانەیە بۆیە ئێمە زۆر نیگەرانی لەبارەی پاراستنی خەڵکی سووریا بە تایبەتی پێکهاتەکانی سووریا بڵێ ئیدی ئەوەکو جێ سەرنجێ برێزیات ئەمریکا ناوەندێن بڕیارێ باش هایدارن سەر عەردێت سووریە چ تێتەکردن دەسەڵات ئەحمەد شەڕ دەر حەقی پێکهاتێن خوا داچەوە
تندکاری بکارتینه حتی اوام خوا گوتی قتل عام بکارتینه کواتا گلو مادم او دزانن بو چ دور پیچ سرحد نرا کرن تدبینی اگر د صلات شام بی اوی بردان به هالویست امریکا جوی گوهرتن بسر داوید ئێمە هەمان پرسیارمان کردووە دەزانین کۆمەلگەی نێودەوڵەتی کە دەڵێن پێویستە کات بدرێت بە حکوومەتی سووریا ئەو حکوومەتێک کە ڕاگوزەرە حکوومەتێکی کاتیە بۆ ئەوەی لە ڕاستی دەدانوێت دەرفەتیان پێ بدەن بە دڵنیاییەوە هەندێک دەنگ هەیە کە دڵخۆش نییە لەگەڵەوەی ڕوودەدات گومانیان هەیە پرسیاریان هەیە لەبارەی بۆچی ئەمە ڕوودەدات بۆچی خەڵک با بڵین پێکهاتەکان پارێزراو نین بە شێوەیەکی بنچینەی هەر پێکاتێک دروست کریستیان عەلەوی کورد بە شێوەی جیاواز هێرش کراوەتە سەریان ئێستا دەنگیان لە جیهانی ڕۆژاوە لە جیهانی ئازاد دەنگ هەیە دەڵێت دەپرسێت بۆچی ئەمە ڕوودەدات و دەبێت لێپرسینەوە لەگەڵ حکوومەت بکرێت ئەگەر حکوومەتەکە کاتی بێت یا حکوومەتێکی هەمیشەیی بێت چونکەم بەرپرسیارەتی ئەوەی لەسەر شانە خەڵکی خۆی بپارێزێت و بەو شێوەیەش چاوەڕێ دەکرێت برێزیات تووەکو پەرلەمانتارێکی پەرلەمانی کەنەدا بێگومان پێشتر پەرلەمانی کەنەدا جی سەبارەتی vê pirsê civiya بۆ تا بخۆژی بەحسێ ڕەوشا خراپ یا سووری تایبەتی ڕەوشا کوردان jî kiribû gel û civînên van parlemanan bi dînatel ser erdê wê hiç bandoriyeke bît pêwîste çi bête kirin پێشبینیەکان لە حکوومەتی سووریا ئەوەیە هەموو خەڵکی سووریا بپارێزێت هەموو خەڵکی سووریا بپارێزێت نەک پێچاوانەکە بکات یان ڕێگە بدات هێرش بکرێتە سەر و پێکاتانی ناویانەمێنە بە تایبەتی کەمینەکان بەو شێوەیە پێشبینی دەکرێت دەبێت بەو شێوەیە مامەڵە بکرێت بۆ ئەوەی سووریا بنیاد بنرێتەوە لە بڕایدام هەموو پێکاتەکانی سووریا دەیانەوێت بەشێک من لە بنیاددانەوەی سووریایەکی ئایندە کە خۆشگوزەران بێ سەلامەت بێ داهاتووی هەبێ هەڵبەتە بە نەکەمینەنە ڤەل سەر ئەردێ نیڤا خەڵکی سووریێ و جوگرافیایی هەری هەستکار پێکتین ئەو پێک هاتێن کۆ هێرش بۆ سەرهاتکە ئەنجامدان di çarçovê eqliyetên hada û civaka nêvdewletî jî bêdeng li hember vê pirsê بەڵێ gelû yanî tu rewşê çad bînî hemû dûr pêş ser Ehmed Şara hatine rakirin li ser Sûriye hatine rakirin civaka nêvdewletî jî heta niha biryareke bi bandorna de sebaratî van qetliaman û xwe jî bi çavê xwe dibîne di vî çarçovê de çarenivîsê xelkê Sûrî pêk hatan tu çad bînî birêziyat لە بڕواایەدام کۆمەلگەی نێودەوڵەتی هەوڵی داوە دەرفەتێک بە حکوومەت بدات کارەکانی جێبەجێ بکە لە شێوازی هەڵسوکەوتی حکوومەت تا ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی من لەبری کۆمەلگەی نێودەوڵەتی قسە ناکەم بەڵام زۆر دەنگ هەیە کە دڵخۆش نییە لەوەی کارەکان لە سووریا چۆنن داوان دەکەن فشار بخرێتە سەر حکوومەت ناوی ئەو کردوانە دەهێنن دەستنیشانیان دەکەن ئەو هێرشانە دەستنیشان دەکەن کە بۆ سەر پێکاتەکان ئەنجام درراوە بۆ نمونە سەر پێکاتی کورد عەلەوی دروست و کریسیانەکانیش پرسیار دەکەن پرسیار لە حکوومەت دەکەن داوای لێ دەکەن کە بۆچی خەڵک ناپارێزێت دەبێت ئەو پێکاتانە بپارێزێت ئەمانە بەشێکن لە سووریا بۆ منە پێکاتی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەیەوێت وڵاتەکەی خۆی بنیاد بێ خۆشگوزەران بێ سەلامەت بێ ئایندەشی هەبێ بەڵێ کەرم بەحسێ ڕێکەوتنە هەسە دێ حکوومەتە شامێ بکەین ها فرێکەوتنە سەر ئەردێ قۆناغ بە قۆناغ تێتە بجیکردن گەلو تو باوەری ئەفرێکەوتنە حتا سەر دێ بەردەوام بیت بێ ببە سەدەم کو ئارامی تایبەتی لە باکووری ڕۆژهەڵاتە سووریا هەبیت
بە بڕوای من ئەو دۆخەی هەیە زۆر شلۆقە، هیچ شتێک هەمیشەیی نییە، ئەوەی بزانین هیچ شتێک هەمیشەیی نییە. ئەو دۆخەی کە ئێستا هەیە شلۆقە چەسپاو نییە. ئێمە لەو بڕواایەدانین کە حکوومەت یاخود وڵات بە ئاراستە ڕاستەکەدا بڕوات دوای 15 یاخود نزیکەی 16 ساڵ لە 2011ەوە کە شەڕی ناوخۆ بووە، بۆیە دەبێت وانە لە ڕابردوو وەرگن تا بەرەو داهاتوو هەنگاو بنێن. ئەمەش لە بەرژەوەندی هەموو سووریایە. بله برزیات البته لسوریه روشک هات که پیش او روشا تند کو ده سلاطه به ولاتی دخوازه بتندیه خوا فرض بکه کنترل هم واخا سوریه بکه آلی کاری دعمه که هریمی ولاتین هریمی به باندور هیه کو به سیاست بردامی پیبده و به دنگه که نب دولتی جه هیه اوه بخاطر چند مترسیه که جدیه سر ارده گەورەترین هەڕەشە بۆ سەر سووریا لە ناوخۆی سووریایە. هەڵس و کەوتی حکوومەتی ژارمەتی دەرنیە لەوەی سووریا یەک بخاتەوە. ئەگەر دەتەوێت سووریا یەکگرتوو بێ، ئەگەر داهاتوو دەوێ وڵاتێک بۆ داهاتوو دەخوازی کە هیوای هەبێ، خۆشگوزەران بێ، سەلامەت و ئاسایش بێ، پێویستە کارە سەرەتاییەکان بکات، ئەویش پاراستنی هاوڵاتی خۆیەتی. ئەمەش ئەگەر ڕوونەدات واتە وڵات بەرەو ئاراستە ڕاستەکە ناڕوات و داهاتوش بەو شێوەیە باش نابێت کەسێک کە بیر لێ دەکاتەوە. بۆیە ئەمانە خاڵە هەرە سەرەتاییەکانن، بنچینەیەکان کە هەر کەسێک لی تێدەگات دەزانێت ئەگە بتوێت نەتەوەیەک بەدی بهێنی دروست بکەی بە هەموو پێکاتەکانیەوە دەبێت چی بکەی. سووریا فرە پێکاتەیە، لەوانەیە فرە پێکاتەترین وڵات بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمەش بەرپرسیارەتێکی گەورە دەخاتە سەرشانی ئەو کەسەی کە حکومڕانی دەکات و دەبێت بەو شێوەیە خاوەن بەرپرسیارەتی بێت کار لەگەڵ هەمویان بکات و ئەو ئامانجە بەدی بهێنێت. برزیات یعنی ئەف شێوازێ تەپەسەرکردنا پێکاتên Sûrî ji aliyê bêguman sîstemê bergiriya nihayê Sûriyê gelekî metirsidar e. Ji ber ku hêrişî simbolên van pêkhatan dike, hêrişî muqeddesatê wan dike, heta hêrişê wan bû Swêyde bû durziyan, dema ku kalemêrê wan, pîremêrê wan, simbêlê wan ditiraşîn, ev xwe sifkatiyekê gelekî xirab e. Bawerî nemaye, durzî dibêjin estin em serxwebûnê dixwazîn, em naxwazîn beşekê Sûriyê jî bîn. Berexwe bike Elewiyan çi seriyat, kewata tu nabînî gel û bêbaweriyeke wesa li Sûriya çêbûye, geleka bi zehmete bi vî awayî Sûrî bihêne lêk xistin. İlla darê zorê be, darê zorê jî deşêt. بەڵێ ئەمە بەهۆی چەندین ڕووداوە بینیمان لەگەڵ دروست لەگەڵ عەرەبیەکان لەگەڵ کورد چیان کردووە. ئەو متمانەیە نەماوە، نەتەوە بەم شێوەیە بنیات ناندرێت، نەتەوە بە متمانە بنیاد دەندرێت. هەر کەسێک گومانت لێ بکات دەبێت کاری لەگەڵ بکەیت، چونکە ئەوان بەشێکن لە مێژووی ئەو نەتەوەیە. شایستەن بەڕێزەوە مامەڵیان لەگەڵ بکرێت، شایستەن بەشکۆمەندیەوە و بە ئاساییشەوە مامەڵیان لەگەڵ بکرێت. دەبێت هەز بە سەلامەتی بکەن لە خاکی خۆیان، لە ماڵی خۆیان، لە گوندەکانی خۆیان، لە شارەکانی خۆیان. هەروە گوتم هەڵس و کەوتی حکوومەت وا دیار نییە بەو شێوەیە بوو بێت. Holê birêz Ziyad Abûlatîf endamê Parlemanê Kanada li bajarê Ottawa li Kanada gelme bû gelek spas.